دبشا ما صحبت دا تماشاوان هجا دوی بشه دا ام دیروک کی ام خبر بدن یا راست جارای کمی جارا سفتح جی امل سر مسئله کی سر بویره کی سر کتابه کی ام بسکنن جارای کمین کو سفتح کتابه کو لسر چیروکن کردی هاتی نفسان دنه حالی حاضر حیانه ها کو ام دزانن کتابه که دستم دا هه دور المجالس یا مالاموسای هکاری كتابة كاوسا ام بجن كتابن ين كردي يعني تشيروكن ين كردي لي بشوازا يجي ام بجن بالزمان فارسي هاتي نفساندن وي هيامي كمر بفكره هيام كاوسا يكو زمان سردست فارسي وعربيه لي رحو تشيروكو نافاروكو مجارو يندني بكمان ابجي كردينه يجي اف كتاب جهات تشاب كرنه ورغارا وي جهات كرنه لكولينك خوشکو برفره و بریکو پک جاته کرده و چاپا ویا به پیتن عربی به ام بجن به سورانی هاتن نفساندنه افجی ام بجن میوانه کی لکولینه کی اکادمیسیانه کی گله کی هجاکو سر خود سروی مسئله کسی که کل سر ادبیات کردی بشینه سر کسی که کل سر خود لسر ام بجن چافکانین کردی بر همین کردی بشینه دوی مر قدر و قیمت چی به گمان بده ایرو میوانه من دوچن دکتر همین عمر نتن لسر و مسئله لسر مجارن گله کی جدا جدا جد سکنه خبات ویجی هیوید کم دنوا ام بجن پیشروج دجی دیسا ام سروان خبات ویجی خبر بدن لخبات که گله کی هجان هاد دسته مدایه کسین کل سر خبات چیروکان دخبتن از بارم اف بش اف وشان گله کی بجم فایده و سود و نجی ور بگرن میوان خواهد خیر هاتنا ویوکم از بنیت بخیر هاتی سر سرات سر چوار هاتی من اول پروگرام میدم مگو همین عمر احمد و همین عمر و خوشناف خوشناف مرا از بنی نوسا خوشناف بکارتی نوسا از بنی یان احمد بکارتی بنویسین پرتوکان دا خوشناف بکارتیم لی فرمی احمد مجبوری ناوی باو کلام بنویسین یا باشروسه وكفرنيه يعني باش نافتونه جمرة زيادة فرمينا جمرة يا هنري لازمه بجو خوشنا خوشتره سر چاوره هاتي ازبني دورو المجالس يا مالاموس هكار ازبني كتابك حقا جيب قالك بقيمته الجور من قالك بقيمته ازبورم الجور تماشوانا جي قالك بقيمته جبركو تشيروكين ما اما ديروكا كي دوردا دبينن النفيسكي ام دبينن ام بجن چاندکی ام دبینن چیروکاندا کو با آویا پروردهی ام بجن لزارو کا مرفت خراب که یعنی چیروک د جیانا میا کردان دا گلکی گرینگه یا راست د جیانا مدا جی گلکی جیکی برفرح گرتیه جبرکو باوی ما بما پرورده دکرن به چیروکان ام دبینن کو باو با پیرن مین ین به 1000 سالان سر چیروکا سکنینه و کتابک اوسا نفساندنه ساعتا و خوش باز بنه جبرکو کتابک اوسا درکته حيانها من هن السيرفي مسألة جد خبتن مالاموسى هكاري مناوي زيادة نبي يستبو همين خوجم دور المجالس نبي يستبو من قا حزرا تشيروكينين كتابة يكمين هاتين نفسانده من حزرا وينكربو چي هف كتاب ازبني چو دركته هولي هندروي دا چه ازبني بناوي خدای مزنو دلوان بناوي خدای آفرینرا چیروکان خدای د زمان حضرت آدم و حوا دا حتى نهاجي تشيروك دوام دكان خدي جي القرآن دا بحث دكان لقد كان في قصصهم عبرة بشك قرآن يجي تشيروكن يدي تشيروك نها دجيانا مدى دجيانا بني آدم عندها جرينجيوان هي حتى نهاجي دوام دكاو دهزرو هشي مروفان دا هنا ملا موسى حكاري ام بري بحث ملا موسى حكاري بكين بزاف تشيروك نويساندن دناف كردان دا چیروک دفکی هبونا دسردما کرد هبونا چیروک هویا چون که وگیران هبویا او وگیران نفش پشتی نفشان او وگیران هبونا لیکنگی هاتی نویساندن اوج بوما گرینگ براستی وکه هر ملت کدن کرد جی وکه ملتین در دوراما ترک و فارس و عرب بزاف پخشان نصر درنگتر چه بویا وک هلبستان نبویا هلبس زودتر کتیا دیروکا پخشانه هنکی دیروکاوی نز زیاده دوره برای ویجی ام اگر بحث ورگیر جیب کن چون که
بزافە وەرگێڕانێژی دەناف کورداندا هەم دیرۆکاوی بە پەخشان بە هەلبەست زووترە چونکە بە هەلبەست ئەم بزانین دیالێکتا گۆران یان دەڤۆکە گۆران هەورامی ژخانایە قوبادی نێزیکەی 400-500 سال بەرێ هەلبەست هاتی وەرگەڕاندن حتا ئەو بەحسا کەتە بن تەسیرە فارسیژی گوتیە مەوا چۆن ڕاستە مەوا چۆن فارسی شەکەرن کوردی جە فارسی بەل شیرەنتەرن ڕاستە دەبێژن و فارسی شەکەرە لێ کوردی ژە فارسی پڕ زێدە شیرنترە یعنی حتا شیرین و خوسرە و شیرین و فەرهاد ژە خەمسەی نظامی ژە نظامی گەنجەویستاندیە و وەرگەڕاندیە لێ بە تاعم و بۆنە بهێنە کوردان وەرگەڕاندێ یعنی ئەو بزافە وەرگێڕێ دناو هەلبەستاندا هەبووە بەری 500 ساڵان لێ دناو کوردیدا بە تایبەتیژی کوردی کورمانجی بە نەسر یان بە پەخشان دیرۆکاوی پڕ نێزە زێدە دوور نییە ئەم دەکارین وەسا بێژین مەسەرەن ئەو دوڕۆ مەجالیسێ مەلا موسای هەکاری و بە هەڤاڵینە مەلا مەحمودێ بەیازیدی 165 سال بەرێ دبن دەستپێک ji بۆ وەرگێڕێن نەوەرگێڕەکە تامژە دەگەل تێکەڵکردینە لێ وەکە دیرۆکە پەخشانێ کورمانجی یا وەرگێڕ ئەف دیرۆکە بەرێویژی بسۆرانی هاتی وەرگەڕاندن مەسەن ئەم دەزانین عەقیدەنامەیە مەودانا خاڵیدی نەقشبەندی دبە دەستپێکە پەخشانە کوردی مەولودنامەیە شێخ حوسێنی قازی دبە دەستپێکە پەخشانی کوردی ئیساڵ هەنێک دەستخەت دەرکەتن ئەو دەستخەتانە قونسولۆسێ فەڕەنسایێ لە قاهیرێ داخواز ژە هەنێک وەرگێڕێک کوردکردیە نێزیک 6 پەرتووک وەرگەڕاندینە لێ هەموو نەکوردینە هەنێک ژوان کوردینە کوردیە سۆرانینە تاریخ کەنگێ تاریخ 1912 ینی 20 ساڵ ئەم دیرۆکەمە درێژتر بووش بۆ دوورتر کەتش بۆ مەسەلە دیرۆکە وەرگێڕێ کوردی لێ ئەم وەکە یا کورمانجی وەکەوێ ئەس نەئیشێ من ژێ بڕاستی ئەس لەسەر یا کورمانجی بخابتم ئەس دەڤۆکە من سۆرانە لێ وەختی والابی کەسێک وسا نەبی ئەزێ مەجبور بم ممکنە شاشی منژی هەبن دەواندا لێ ئەو ئەرشیفی ئەلێکسەندەر ژابایە ئەرشیفەکەی مەزنە حتا هەنێک دەبێژن نێزیکەی 206 دەستخەت لە باوی هەبوونا یە میلەتێن جودا وەکە تورک و فارس و عەرەب چونکە ژابا مدەتە 15 ساڵان لە ئەرزەڕۆمێ قونسولۆسی ڕووسان بووە ئیجا لەور هەڤاڵینە مەلا مەحمودی بازیدی کردیە و هەڤاڵینە مەلا موسای هەکاری کردیە ئەوێ کوتانەها لە پترسبۆرگی ئەوانەمانە نێزیکەی 6 دەستخەتمانە دناوان 6 دەستخەتاندا پرانی دەستخەتی عالمی کوردانن gelek jî ji wan destxetan tercemê ser Fransî kiriye Alexander Jaba. Yani mixabin piştî 165 sal 170 salî tanha tên çapkirin hêwaş hêwaş yani ez destxoşî ji wan nivîskaran dikim ku li vir jî li Bakur destpêkirîne bi latînîzekirina wan destxetan kolksiyona Jabayê yani eva pêngavekî pir giring e ji bo diyarîkirina dîroka pexşana Kurdî îca piştî em dikarin behsa pertûkê û mela Musa Hekarî ez bêhîn te behsa Alexander Jaba kir têdî ya rast mesela dê edebiyata Kurdî meriv dinêre ya em bêjin ya yekemînê ê hatin nivîsandinê tiştên yên kevin ku derxistine mala Mehmudê Bazidî xebateka gelekî mezin kiriye lê bi saya wekitê jî got ez bêrî Alexander Jaba Alexander Jaba bixwe û ji Rûsiyê wek meriv dikare bêje oryantalîstek jî mesela hinek sêçar navê jî me dikare Mînorskî jî li ser vê meselê dirêj bike ew jî xebateka wî ya li ser Kurdî hatiye kirine arşîvên wî jî ê Jaba zanîga me ya Artukliyê jî pexş kir lê min xwe negande ez benê min xwe negande vê kitêbê yani di nav wan arşîvên yên ku hatine pexşkirin de belkî jî beşa Kurdî berê xwe dabe wê beşa Kurdî da ji ber ku hinek kitêbên yên beşa Kurdî hebûn yên Erebî hebûn ser Kurdî hat bin nivîsandî ev jî bi Farsî hatiye nivîsandinê min destpêkê de goya hemî xwecam yani wê hêngê heyama ku em basî 1812 ya ji 1800 û pêşiya wî heta 1900 me dikare belkî bêje serdest zimanê serdest Erebiye yên hunerî jî Farsîye me dikare bêje ku tesîra ser vê meselê bi Farsî hatiye nivîsandî an mala Musayê Hekarî bixwe ew neseba Farisan e me dikare çikî wisa bêje yani di vir de meriv mala Musa meriv dîne ku derê çima bi Farsî
في كتابة او فارسي لكودري هاتي ازيد خوازم بيجم لدسختي نهاتي نفسان فارسي قطعي افانا دسخت من او تثبيت كرت مثلا دسختها وان او دسختي اورجينالا ابنا عربينا شيء نه فارسي نه فارسي ازي اذا حكي راس كرنا كي بكم اف دسخت كرمانجيا اللي لداويه وي غوتيا اف كتاب جبو قنصلوس روس لارز رومي مير جابا من جبو خاطراوي نفيسانديا لي غوتيا ترجمه كتابه در المجالس اگر او بيف نغوتبا مدغو افا تام يا كردانو ترجمانينا دما غو ترجمه از غريام زياده غريام قالوا اف كتاب لكودري بيدا دبي بفارسي اوريجينال او لكودري بشتي من لارشيف خانه ايراني او كتبخانه ملي لسلسيتي وان جي غرام نهدس خط من ديتن بنافي در المجالس نهدس خط جودا نيزيك 500 سال بري يعني نيزيك 400 سال بري 350 سال بري ملا موسى هكاري افانا هبونا بدس خط بيغمان جي وقت هبونا دناف ملتي دا بلافونا كرد جي دناف حجري خودا دناف مدرسه خودا قالك تاثير باندورا فارسي لسروان هي هل لسر گلستان و بوستان السعدي وديوان حافظ وانا هبوينا اجا من براور دا كردنا فواندا او پرتوك او دسخته كوب فارسي هات نويساندن بري ملا موسى هكاري نزيك سيودو چيروكن اوا 58 چيروكا من يك او چيروك براور كردن نيفا زيدتر ملا موسى هكاري چيروك جويستاندينا يادنجي بخوزي دكرينا پشتی ام دچینە سەروان چافکانی لە کودەرستاندینە و ناڤڕۆکاوانچیە یعنی گرنگیاوی ئەوە بخۆ بە کورمانجی هاتیە نویساندن ji bo xatira konsolos jaba hatine nivîsandin em rola wî bilind bibînin bi rastî yani evvela ku em baskirin wergere wergêra lê hemû ne wergêra meselan 58 çîroka nêzik sî hebê wî wergêra yadin jî nîvê wî bixwe nivîsandiye yani eger pertûkek bi navê Durul Mecalis nebûye bi farsî me digo eva tam nivîsîne ne wergêra لي وقت من براور كرن مجارة شيروكان لور برسي ساهي لور برسي ساهي جهة شيروك هاتي قران لور بحث أصحاب الكهف لور جي بحث أصحاب الكهف لور بحث مثلا سليمان بيغمبر وبلقيس هي لور جي هي بشتوي هناك شيروك يدن هنا ناف قلن أو شي زيادة كرينا إيجار رولا ملا موسى هكاريو دقل قنصلوس أوغز جابا رولا كي برمزنا براستي يعني أم ديندار جابين راستا روج هلات الناس بويا اللي خدمتها وي بزمان كردي وبادبياتها كردي وبديروها كردي كرديه او ارشيف جبوما باراستيا او ارشيف جبوما بر بقيمتها يعني ديروكا كردان دياردك زمان كردي مثلا برتوكا ملا محمود بازيدي تحفه الحلام في خلان في زمان كردان جرامرا زمان كردي بخو نفسانديه يعني بري خلق دن فيسان لسر كردي او هاتي بجارك بخو فرهنگ شي كرديه او 20 برهمه كملا محمود بازيدي نفسانديه جبو خاطر الكسندر جاباي والكسندر جاباي جي الي كاركريا افا جبوما برغرينغا چونك ام بزانين ملا محمود بازيد راست جبا يزيديه لي بشتي نخوشيك دردكافي ودكافا نافبرا عثمانيان وبدرخانيان يدي تيدور خستن جبو ارزرومي الارزرومي ايشا كيوتونا دشبا الكسندر جاباي جي چونكو 15 سالان لور بويا زمان تركي وفارسي وعربي وكرمانجي هم بويا إجا تشبه آليكا استخباراتي جبو ولاتين درفا يعني شي حزكاوي هبوي أم نزاني نوي هاتي خدمتها كريا أو خدمت بآليكاريا ملا محمود بازيديو ملا موسى هكاري بويا حتى دبيجن ملا موسى هكاري شاورمندي وي بويا جبو فارسي هناك شاف كاني وسادو بيجن يعني أجر برهمك فارسي هبو بي ملا جابا داخواز جملا موسى هكاري كردي ملا موسى ترجمة كردي جبو كرمانجي جبر هندجي او آگاهی درباره ملا محمود بازیدی هنا او قاس درباره ملا موسى هکاری نیه تنی اف پرتوکه ملا موسى هکاری ام دبینین گرینگیاوی جی پر زیاده بویه لبا جابا هاتیه اف پرتوک بشکی زیاده پرتوکه پرانیا پرتوکه جاره کی دین ترجمه سر فرانسی کردیه يعني ملا موسى هكاري همان برتوك هاتيا صحيفه وي با اليك با كرمانجيا لهمبري هاتي با فرنسي نفيسانديا يعني بر عجبانديا اگر بر عجباندي بيشما دي دكات فرنسي يعني افا جبو كردان مثلا جبو ديروكا ورغيري جبو ديروكا بخشان كردي
پڕ گرنگە بەتابەتیشی زمانێوی مەسەڵەن ئەو زمانێک کووی بەکارانیە ئەو سنتاکسێوی بەکارانیە نەها ئەم پڕ پێ حەوجینە ینی سنتاکسە نوێیە کوردی یان پەیفسازیە کوردی ژبلی ئەم بین ژنوڤە چێ بکەین گەلک ئاستا سنتاکساوی ژ بۆ منها گرنگە ڕاستە هەنێکی نێزیکی بەهدینیە لێ زمانێکی پاقژە ینی تەسیرە فارسی و عربی تورکی پڕ کێم لەسەرویە Ez bînî ama mesela divê pirtûkê de ji ber ku bi Farsî werger hatiye kirinê. بەێ Yani orijinala wê jî ihtimaleke belkî jî niha hebe ne qeydeka din da hatibe kirinê. Wekû te gom xwegandiye wê ya Evana. kitêbxaneya هەر نەحەب مەسەڵەن بە فارسی هەنە Evana ji xwe Farsî ne. ئەوانە فارسینە Ana İranî ji ez bînî ê kutubxana İranê de. Yani توخان ئیرانە بڵێ ew jî Farsî ne? ئەو ئۆریژینال فارسینە یێ بەهاریە مزەفەر بەهاری نویساندیە Muzaffer Buhari. بوهاری نویساندیە جارێکی دن بەلا موسا ژوی گرتیە لێ وەرگێڕە کێوەنیە نا 300 سال بەریویە Yani 300 sal beriya بەرێ مەلا موسایە بەرێ مەلا موسایە لێ وەستا خویە دکات کو دناف خەڵکیدا بەڵاو بووە دناف مەجلیس و دیوانên کوردان ژی بەڵاو بووە ji ber هەندێ هاتیە بە پێویست زانیە ئەو بە پێویست زانیە کو بێ تەرجەمە بکە ji بۆ کوردان حتا تو ئەگەر لێ مێزە بکەین نە هەر ئەف پەرتوکێندنژی مەسەلەن مەلا محمودی بازیدی لەیل و مەجنونەکەوی هەیە ئەو لەیلا و مەجنونە بخۆ دەبێژی حتا یەسەوادیژی دەبێژ بەروی کو میلەتێ ئێمە کورد فارسی نزانێ دناو کوچک و دیواناندا ئەم هاتین ما وەسا کرد و بکەین کوردی حتا خەڵک فێم بکەن ینی دناو عالماندا هەبووە ئەو نوسخەی فارسی عالم ji بۆ خۆ فێمکردینە لێ خواستینە دیوانانژیدا بێژن ئەف چیرۆکانە چیرۆکژی ناوەڕۆکیوان پڕ خورتە ناوەڕۆکیوان پڕ شیرەتە ji ber هەندێک خواستین ئەف شیرەتانە دناو خەڵکیدا بڵاون ینی بە ئارمانج بووە نە هەر چیرۆکەکەی خوڕافی ببێ بەڕاستی ینی چیرۆکەکەی ئەفسانەیی ببێ و ji بۆ قەداندنا وەختێ بێ نا ینی دەبن هەر چیرۆکەکێدا شیرەتێوی گوتیە دات و بزانی ئەف چیرۆک مفاوی ئەوە ینی بە ئارمانج نها وان بەحث دەکەین مەسەلەن هەم دەست پێکاوان تەکنیکاوێک و بەکارهاتێ چ تەکنیکەکە ینی هەتا ئەف تەکنیک ji بۆ چیرۆکان نویا کوردیژی مەسەلەن دکارین بێژین تەسیرەکاوی هەیە ئەم دەزانین لە چیرۆکێن کەڤن یا فۆلکلۆری دەست پێکاوان هابووی هەبوو نەبووە کەس ji خودێ مەزنتر نەبووە کەس ji پێغەمبەرێ خۆشتەویتر نەبووی ئەوانە دناف کورداندا هەبووینە لێ ناونیشانی وانە پڕ عەجیبە مەسەلەن هەنێک دەربڕین هەنێک تعبیر بەحثکردین ئەو تعبیرانە نەها دناف چیرۆکاندا تونە مەسەلەن گوتیە لە هەنێک جێیان گوتیە هەیە نینە تێکدا فانینە ئێک و ئەبەد خودێ تەعالی دمینە یان گوتیە ڕیوایەتێتە کردن یان گوتیە ناقیلان ئەخبار و شیرین گفتار وها ڕیوایەت و بەیان دکەن یان گوتیە ڕاویان ئاسار و ناقیلان ئەخبار وها نەقل و بەیان دکەن ینی دەستپێکە کاوی خۆش هەیە پشتی داویە وانژی مەسەلەن داویە پڕ بەعیبرەتن مەسەلەن ئەگەر ئەم لێ مەزە بکەین لە داویاواندا پشتی هەر چیرۆکەکەی وەختی بەحث دکە بجۆر بەجۆر داویاوان دینی مثلا لە هەندێک جیان دوعا بە دوعا داویێوان دینی مثلا دەبێژێ خودێ حفظ بکە ئیبلیس دژمنەکەی قویە دائما عدوویە بەنی ئادەمانە ئەوە تەسبیت کرد و ئەف چیرۆک بەحسا ئیبلیسێ دکە لە داوی هەنەکان بە شیرەتکردن بە نەسیحەتکردن مثلا گوتیە لازمە بەنی ئادەم هەر شەولەکیدا ئینساف و مروەتێش دەستێ خۆ بەرنەدا مرۆڤک بێڕەحمیە بکە ڕاستی بێڕەحمەتی تێ خودێ تەعالی ڕەحیمە و حەز ڕەحیمان دکە وەسەلام ئەوە جۆرەکی دنە مثلا جۆرەکی دن دەبێژێ بەحسا ناڤەڕۆکە حیکایەتی دکە چیرۆکی دکە ئیجا دکاتە شیرەژ بۆ خەڵکی دەبێژێ سەب vê خەبەری قنجنینە کو مرەڤ مەسخەرە و تەرانەیە بکەسەکی بکە زەمانە لە حالەکی نامینە پاشی دبە و ئەو مرۆڤ ژووی چێتر بدەرکەوە ئاخیری هەر شۆلان خودێ تەعالی دزانە یان مەسەلەن هەندێک جار ئیزاح کردیە گوتیە ئەف قسەیە دنێڤ قورئانی عەزیم و شەئنێژی بڤێ وەجهێ مەزکوورە داویەدا بڵێ دتەواری خاندان مەستوورە ئیدی قنج خودێ تەعالی پێ دزانە یان هەنێک جار گوتیە مەسەلەن ji قیسەیە حەقە دات و بزانی داوی و سەدەین دات و بزانی کو نەفس دژمنەکی مەزنە حتا پێغەمبەرژی مەعازەڵڵا ژێ دەرکەتنە خودێ تەعالی مەگەر مرۆڤ حیفز بکە یان گوتیە مراد ji vê حەکایەتی مەبەست ji vê حەکایەتی گوتیە مەسەلەن مراد ji vê حیکایە ئەوە کو تو بزانی ماڵ و دەولەتە دنیایە زایل دبە و دچە لاکین سەوابێ ئیحسانێ دە ئاخیرەتێ باقیە و ناوی وی مرۆڤیژی حتا کو دنیا هەیە دێت گوتن
هەندە میقدار زمانە بوو و حاتەم تایی بەسە حاتەمە تایی دیکە جامێری و سەخاوتمەندی ژ دنیای بۆریە لاکن ئیسم و شوهرەتە عتا و سەخاوی هێژ هەیە بەڵکە حتا ڕۆژە قیامەتیژی بێتە گوتن مەگەر خودی تەعالا قەت کەسێکی بەدنام نەکە ئامین یان مەسەلەن گوتیە مەرام ژڤێ حیکایەتێ مەبەست ژڤێ حیکایەتێ ئەوە کوهون عداوەتە ئیبلیس بزانن خۆش شەڕێوی دنیا و ئاخرەتی حەزەر بکەن مەبەستە ینی بە ئارمانج نویساندنەوە حیکاتانە هەروسانە وێژ بۆ قەداندنە زەمان و وەختەکەی بی ناوەڕۆکەی ویژی مەسەل ئەم دکارین چافکانیە ناوەڕۆکەی وەختی من لەسەر لێکۆلین کرد ئەس گەیشتم وێ قۆناغێک و ناوەڕۆکە حیکایەتی ویژی جۆر بە جۆرن مەسەل هەنێکی ژ قورئانی پیرۆزستاندینە هەنێکین ئۆلینە هەنێکی دین هەنێکی تاریخینە مەسەلەن هەنێک مەسەل ئەوەی کو ئۆلینە هاتیە کیژان باندۆر زێدە لەسەر خەڵکی چێ دکە خەڵک زێدە ژێ حەز دکە ئەف ئانینە مەسەلەن چیرۆکە شەدادێک کوڕعات لە قورئانی بەحەز دەکە ئەلەم تەرە کەیفە فعل ربک بعاد قوم عاد بەحەز دکە قومی عاد لور تأثیرە دیرۆک و تأثیرە ئەفسانەژی خورافەژی لەسەر هەیە لێ ئەو کەتەبن باندۆرە قورئانی مثلا چیرۆکی حەزرەتی ئادەم و هاروت و ماروت لە قورئانی هاتینە ئەفژی لە حکایەتە هەژمارە 55 بەحەزکردینە مثلا سلێمان و بەڵقیسا پڕ زێدە لە ناوکرداندا بە ئاوای جۆر بەجۆر هاتیە ئەوژی بەحەزکردینە ئەسحاب الکەف مێرێن شکەفتێ ئەوژی بەحەزکردینە هەنێک چیرۆک ژی ئیسرائیلیا دناو دەهەنا ئەموانژی بەحەز بکەن مثلا دناو خەڵکێدا بە ئەفسانە ئیسرائیلات یعنی درەف دناو دەهانا خوڕافە دناو دەهانا ئەوژی بەحەزکردینە مثلا گوتیە حەزرەتی داود 99 ژنێوی هەبوونە ئیجا بەحث ئەوەندە کە ئەف دناو ئاەتی قورئاندا تونە لێ دناو گەلدا و دناو نەهەر میلەتی کوردە میلەتی دەردۆریشدا ئەف ئەفسانانە هەنا ئەوانە ئەم دەبێژین چیرۆکن هەلبەسترا یعنی وەکە بوختانێک بناوی پێغەمبەراندا هاتی نەکردن مەسەلا دوێ چارچوەیەک و مەسە مەچێ کرد یان دوێ چارچوەیەک و هەوقەس ناوەڕۆکێوێ جوور بجوور ناوەڕۆک هەنە یعنی یەن ئیسرائیلاتێ مەر بفکرە یەن قورئانێ مەر بفکرە یەن ئۆلی مەر بفکرە یەن چاندی مەر بفکرە دیرۆکی هەنە مەسەلا ئەس باوەرم مەڵە موسا ji xeynê kes mesela me goya 57 hebene pêjî ya ewêna ya farsî mesela farsîne yadin yê dinê mesela ew bixwe nevisandiye belê êko bixwe nevisandiye nizam gelom ewana tespîta wan kir ez benê belê hinek navorokê wan çi ne mesela hinek behsa Sultan Bayezîd dike ew li Farsî tune yani hinekî te'sîra Osmaniyan û ew dîroka Osmaniyan û Sultan jiya ew bîstiye di navgelda ew jî zêde kiriye mesela heta hinekî mesela ya Pêxember Suleyman ulîmna mantiqa teyr behs dike ew ê ku zimanê teyran zaniye li wir behsa te'sîra mantiqo teyrê jî li ser heye yani çima teyrek di axivî îja eva tu vegerîne ser neher Qur'anê feqê teyran çîrokawî ku teyr di axivî û mantiqo teyrê Ettarê Neysabûrî û ئەوانە چونکە دەناوگەلدا کولتور بووە دناواندا مایە مثلا یا دیرۆکە ئیسلامی هەنێک زێدەکرینە قەت لە حەزرەتی حوسێن و حوسێن زێدە دناوگەلدا هەبووە مثلا بەرسیسێ عابید دناو دیرۆکە فۆلکلۆرە کوردیە پڕ زێدەیە هەم فەقێتەرانژی نویساندی و هەم گەلەکردنژی بە ئاوایەکردن هاتیە گوتن ئەو چیرۆکە سەرویژی هەیە دیرۆکە خەلیفێن ئیسلامی چ خەلیفێن ڕاشیدین بن چ عەباسی بن چ عوسمانی بن ئەو ژی هەنێک ژواندانە بەحەز کردیە هەنێک دینژی مەسەلەن چیرۆکە نەوشیروانی عادل یا ئیرانی بووە بەحسە عەدالەتەوی دیکە یعنی دەما کو بەحسە نەوشیروانە دیکە ناخوازێش بەحسە شەخسەتاوی بکە دخوازێ بەحسە عەدالەتاوی بکە ئیجا ئەو عەدالەتاوی لە داویدا بەحەز دکە عەدالەت چ قاز گرنگە ji بۆی ئەو کەسێک و گۆهداری دیکەن مفایەکی وان هەبی و بە زمانێکی وسا کوردیش دنویسینێ يعني تو اگر زياده نگوته با ترجمه تو فهم ناکه کو ترجمه يعني تکنیکا ترجمه وی تکنیکا کی پرخورته دائما جي وسای اگر تو تشتكي ترجمه بكي جبو زمانه كردي كرديات پر باش بي كسك بخويني وسا فهم بك او بكرديات نفساندن افت تشتكي پر گرنكا يعني تو ابد وقت دخويني سينتاكس او وسا خوشكا وسا دناف كرمانجي دا جهگرتيا تو قطعيا فهم ناكه کو افا ترجمه يعني وەکەوێک و پیرەمێرێک یان دەنگبێژێک یان حیکایەت بێژێک لە دیوانێکی کوچکو دیوانە ڕوونیشتە حیکاتێکی دیبێژی قەتعیەن تو وسا فێم ناکەی مەسەلەن کو تەسیرە تەرجمە لەسەروی هەبی ئەڤە یانی ji بۆ سێنتەکسە وێ چاغی پڕ گرنگە بەڕاستی ez bêne me sohbeta xwe dewam bikin kitêba Durul Mecalis me hinek danasîna wê jî kir
صاهم نافبرك بدن هم جم چای خوش هم وخون پرتوکا دور المجالس کجارا یکمین پرتوکا یا چیروک نویسه با آویا پخشان با آویا نظمه نصری عفو زبینم سر اکرانی و داناسینا و زبینم سر اکرانی و دورا ملوه داره زیاده تر می بحثا هم به کتاب بکن و مهنک جی بحثا مالا موسیقی هکاری بکن Durul Mecalis Pirtuka Durul Mecalis Amele Musay Hekari Jweşanxaneya Zaningeha Soran derket Pirtuka Durul Mecalis Amele Musay Hekari ji aliye doçent doktor Hemin Ömer Ahmet ve bi awayekî berfireh hatiye amade kirin. Ev pirtuk piştî 165 salan cara yekem tê berdestê xwendevanan û di dîroka pexşana kurmancî û wergerane dibe kitêba yekemîn. Pirtuk ji 58 çîrokan pêk tê. Di navan cûreyên çîrokan de çîrokên olî, dîrokî, navçeyî û mîtolojîk hene. Ji xeynî çîrokan derbarê binyada çîrokan de lêkolîner destxeta orîjînal a bi Farsî jî destxistiye û tespîtkiriye ku Mele Musayê Hekarî hinek ji wan çîrokan ji zimanê Farsî wergerandine lê hinek çîrok jî bi xwe lê zêdekirine. Ev kitêb dibe bingeheke girîng ji bo senta qisa kurmancî û di nav koleksiyona Alexander Caba de yek ji destxetên herî girîng tê qebûl kirin. Pirtuk Durul Mecalis amadekar doçent doktor Hemin Ömer Ahmet Weşanxane Zanîngeha Soran